بینەرانی ئازیز و خۆشەویست ئازیزانی بەرنامی بانێژە سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش خۆشحاڵ و شادومانم کە لەگەڵتانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامی بانێژەیە گفتوگە و باسوخواسی ئەم جارەی بانێژە باسوخواس و گفتوگویەکی ئەدەبێ و جددی و تایبەتە بێ لەگەڵ شاعری هێژە و خۆشەویست شاعری ئازیز و خاوەندەنگ و سەبک و ستایلی تایبەتی خۆی زۆر بەڕێز سەلعات تاهیر کە سەردەمانێکە ئەنووسێ خاوەن سەبک و ستایل و دنیابینی تایبەتی خۆیەتی شعری تەلعات تاهیر بە جۆرە لە جۆرەکانەوە گەوەی کە باز دەکرێ و بینراوە هەیە ئەو جۆرە لە شاعرەکە بەر دنیای شتە بچووکانەکەی بە قەولی ڕێبوار سیوێلی شاعرێکە لە ناو شەقامایە لە ناو ژیانی مرۆڤەکانە لە ناو پەیوەندیەکانی ئینسانەکانە ئیتر جۆرێک لەو شارە نییە کە باز لە گوڵ و پەپولە و هیوا و ئاوات و ئاسمان و نەسیم و ئانە بکە هاتوۆتە ناو واقعی کۆمەڵگە و بە جۆرە لە جۆرەکان باز لەو جۆرە پەیوەندی بچووکانەکە کە لە ناو تاکەکانی کۆمەڵگەیە هەیە هەمان ئەو پەیوەندی ڕاستەقینانەی کە لە ژیانی ڕۆژانەمانە دەستی پێەکەین بۆ قسەکردن لەسەر پرسی شعر و دنیابینی شعری و گفتوگوی شعری و ئەمڕۆی شعر و شاعری کوردی بە جۆرە لە جۆرەکان ئەم گفتوگوۆیان درێژە پێدەم لەگەڵ زۆر بەڕێز سەلعات تاهیرە سڵاو کاک تەلعات کاک سوهیب سپاس دەکەم پێم وایە بێت دوایین چاوپێکەوتن کە بەیەکەوە کردمان پێش 5 ساڵێ لەمەوە پێش بوو لە دوای ئەو 5 ساڵەوە کۆرۆنا هات شەڕەکان دەستیان پێکرد دۆخەکە زۆر گۆڕا وەکو سیاسەکان ئەڵێن ناوچەکە زۆر گۆڕانکاری عەجیب و غەریبی بەخۆیەوە بینی لە ڕووی ئیشی بەڕێزیشتەوە سێ کتێبتان چاپ کرد باشە ئەو گوڵە گەنمانەی کە دەبنەگەسێک ڕۆژگاری وشک و چاوی تەڕ و ناوی تۆ ئیمزای منە و کۆمەڵک پرس و بابەتی لەم جوارە جا پێم خۆش بوو ئەم دیدارم زۆر بەگەرمیزانی بەیەکەوە گفتوگۆ بکەین باباز لەوە بکەم سەرتا وەکو یەکەم پرسیار بە بەردەوام بینەرەکان و بیسەرەکان و فۆڵۆوەرسەکان زۆرە بن ینی قەرەباڵقیەکی باشە قەرەباڵقێکی تا ڕادێک دەتوانم بڵێم جدیشە لە دەوروبەری شاعری تۆیە یەک لەو شاعرانەی کە جەماوەرێکی زۆرت هەیە و ئەوەندەی من بزانم ئەگەر ڕێیەکەم وابێت وەکو ڕۆژنامەنووس قسە نەکەم وەکو بینەرێکی تۆ کوالتی شعرەکانیش باشە زۆر دانابەزێنە خوارەوە عادەتەن لە دنیابینی ئێمە ئاوایە شعر تا ئەوە پان بێتەوە تەنکیژە بێتەوە بەس هێشتا ئەو جۆرە لە شعری تۆ جۆرێک لە گریک و شتی پێماوە حەزم لێ لەسەرەوە قسە بکەی ئەو جەماوەری بوونە و پەیوەندی تۆ لەگەڵ جەماوەرە شتێکی خۆکردە تەبیعیە یان شتێکی ئەنقەستە خۆت ئاوا بۆ جۆرە ئەنووسی و دڵی خوێنە ڕازیەکەیت سەرتا زۆر سپاس بۆ جەنابەت بۆ کەناڵەکەت زۆر خۆشحاڵم دیسان جەنابەت دەبینمەوە سەبارەت بە مەسلەی جەماوەری بوون و ناجەماوەری بوون و ئەوانە مە کێشەیەکمان هەبووە لەو چەندێ ڕابردوو بە تایبەتی کە من لە ناو ئەدەبیاتی هەولێرێک گەورە دەبم ئەدەبیاتی هەشتاکانی هەولێری زۆر ئیش لەسەر زمانە کرد لە ناو زمانە ئیشی دەکرد تەمامەش گرنگە لە ناو زمانە ئیشکێ و ئەوانە بەڵام ئەو لە ناو زمان ئیشکردنە بوو بۆ مایە ئەوەی کە شعر جەماوەری نەمێنێ یان با بڵێین بوو بووە مایەی سەنترالیزمی نووسەر و بە پەراوێزبوونی خوێنەر هەمیشە لە پەراوێزا بووە من زوو درکم بۆ کرد کە دەبێت شعر بێتەوە شوێنە ڕاستەقینەکەی خۆی وەک چۆن با بڵێن هەڵەبجە لە سیەکان و چلەکان و پەنجاکان ئەوەندەی عەبدوڵڵا گۆران و ئەحمەد موختار بەژی جافیان دەناسی بەڕاستی سیاسەکەن نەدەناسی پێنجوێن ئەوەندەی قانەعی دەناسی دوو ناوی چوار دەرەبەجی نەدەزانی خەڵکەکە لە شەوچەرەی خۆیان لە دنیاوینی خۆیان هەمیشە ناو شعرا بوون دوای با بڵێن دروستبوونی ئەو بەناو فۆرمالیزم هەستم کرد خەڵک چۆتە دۆڵێک و شعریژە دۆڵیشترا دەمێک بوو خەڵک شعری نەدەخستە ناو نامەی دڵداریەوە ناو ژیانی ڕۆژانەی خۆیەوە ڕەنگە لە هەولێرێ لە پەشێەوە دوای پەشێەوە و مۆزوعە نەمابیانی یعنی لە بیر پەشێ و شعرەکانی دەچۆن ناو نامەی دڵداری تورکمانەکانیش فراوان بوونی جەماوەر و ئەوانە زۆرم پێخۆشەکە جەنابەت کە خوێنەرێکی جددی و کەسیشی تێگەیشتووی پێ وایە کە کوالیتیاندا نەبەزیوە من باوەڕم بۆوە هەیە شاعر خاوەنی مەزرعە نییە خوێنەر بێبی خوێنێتەوە و گوڵ و پەپولە و داروانە بینی شاعر خاوەنی مەشتەلە ئینجانەکە داتە جەنابەت تۆش ئازاری دەیچێنی نایچێنی لای دایکت دەیچێنی لای مناڵەکە دەیچێنی لای دراوسێکە دەیچێنی لای قەزیەی کوردی دەیچێنی لای قەزیە شخصی دەیچێنی گرنگ ئەوەیە شاعر بێتە ساحەبی
ئینجانەکە بەڵام ئینجانەکە ڕاستە لای نووسەرە بەڵام گەشەکردنەکە چرۆکردنەکە باڵاکردنەکە دەکەوێت لای خوێنەر ئەوەی کە من مەبەستمە هێنانەوەی خوێنەرە ئێستا من لە شعری خۆم شتێکم پێخۆشە زۆر جاران ئەو کەسانەی حەزیان لە شعر نییە حەزیان لە تێکستی منە ئەمە زۆر گرنگە یعنی ئەم ئاشکردنەوەی خەڵک لەگەڵ شعر و لەگەڵ ئەوانە ئەو جۆرە تێکستی ئەم نیش دەینووسم تێکستی زۆر خەتەرە لەبەروی حەقی ڕەتدانەوە دەم بە هەموو کەس یعنی کەسێک نەخوێندەواریش بێ و تااقەتی شعریشی نەبێ زوو دەزانێ ئەم تێکستە باشیان خراپە کاکتەبات جۆرێک لە مەترسی دروست ناکە ئەوەی کە حەزی لە شعرنی حەزی لە شعری تۆیە یان مەسان من هەمیشە هەستەکەم ئەگەر ئەمەیان وەکو جۆرێک لە پێچەوانەی پرسیارەکەی پێشوم بکەمەوە ترسێک لەوەیان نابێنی و ڕۆژێ لە ڕۆژان ئەم سادەیە چوسان بەرگە نەگریانی بتوێتەوە مەسەن درکت بەوە کردووە کە ئەبێ ئاگات لەو جۆرە لە باڵانس بێ هەتا زیاتر جەماوەری بیتەوە جۆرێک شتێک دانی لە ناو تێکستەکەی بۆی ئەو هێزە لە دەست نەیە بێگومان بەس ئەمە نمونەیەکی ترمانەیە نمونەیەکی بۆ سادەی بۆ سادە ینی بۆ ڕوونی ئەڵبەت منیش مەسم لە سادەی بەڵێ بەڵێ بۆ ڕوونی عەبدوڵڵا گۆران ئێمە عەبدوڵڵا گۆرانمان هەیە عەبدوڵڵا گۆران زۆربەی شێعرەکانی هەر ئاخاوتنە بەڕاستی ینی سەیری تێکستەکانی کە جادە چۆڵ و سێبەر و کاتی بەیانی ڕۆیشتم خەیاڵە هەموو کەستی دەگایەنی هەرچی ئێمە کوردی ینی ئاخاوتنە بەڵام گۆران دوای گۆران با بڵێن تەوژمێک دروستە بێ با بڵێن هەژمونێکی بە تایبەتی لە ڕێگەی ئەدەبی عەرەبیەوە دێ ئەدەبی عەرەبی کە دەچێتە ناو سمبۆلیزم و دەچێتە ناو ڕەمزیەت و دەچێتە ناو ئەوە وێ ڕای ئەو سەختیەی بەعسیش لە ڕۆژنامەکانی خۆی کە لێن دەگەڕا شەعری سادە و ساکار بڵاوکرێتەوە یعنی من لە بیرمە لە هەشتاکان دەرگا کراوە بوو بۆ ئەوانەی کە بە تەمومش دەنووسن دەرگای ڕۆژنامەکانی بەعس کراوە بوو بەڵام لەوانەیە کە سادە و ڕوون و ئەوە دەنووسن داخرابوو ینی بە نمونەیە مامۆستا حەمەد سەعید حەسەن کە مەمنوع بوو لە ڕۆژنامەکانی لە بروی سادە و جوان و بە ئاشکرا دەینووسی یعنی مەسەلەن قەدەغە بوو لە فوادی مەجید مسری لەبەر مامۆستا فواد شانۆگەریەکانی ڕوون قەزیەکە دیار بوو بێ پێچوپەناها بەبێ لوعبەی لوغەوی بەبێ لوعبەی تێگەی چۆنە من پێم وایە هەموو قوڵیەک ڕوونە ئەوەی ڕوون بێ قوڵیەکەی دیارە ینی و پێشم وایە ینی هەیە ئاوەکە لێڵەکە لێخنەکە بەس بۆی قوڵایەکەی نەبینی دەزانی چەند مەترە بۆ یەگەتە وەکو خوێنەر قسەت کرد بڵێ ئەم تێکستە خراپە بڵێ جات و تێناگەی ینی خۆ جۆرێک لە یاریکردنی ئەم قەستە من پێم وایە خۆشاردنەوە ناو لوعبەی زمانەوانی بەو دەرەجە خۆشاردنەوەی کە بە تۆ بڵێ وەکو خوێنەر ئەگەر تێنەگەیشتی ئەمە تێکستێک زۆر مهمە یعنی زۆر جاران مەسەلەن شاعیر و ئەدیبەوە گوتوێتی بۆ دەبێ ئیلا هەمومان تێبگەین ینی شاعر نابێ هەمومان تێبگەین ینی وای گوتووە یعنی نابێ شاعر خوێنەرەکان نابێ هەمووی لە شعری من بێت کاکتەڵات سەردەمی تۆ سەردەمی چوەک تاک چوەک بەرەکان سەردەمی جۆرێک لە شەڕ بەمانە ئەرێنیەکەی شەڕی بەرەنگاری و یەکتر قوبڵکردن و سڕینەوە و ڕەخنەی ڕەخنە و لە سەریەک نووسینەوەوانە سەردەمێک لە هەولێرە بە جۆرەکان کە تەڵعەت دروستە بێ ئەنوەر مەسیفی لێ سەوار ڕەنجەری لێ پەشێوی لێ بۆ دنیابینیەوە فەرات پیرباڵی لێ هەستەکی بە جۆرێک لە جۆرەکان کە تەڵعەت دروستە بێ جیاوازە لە هەمویان نەدەچێتەوە سەر پەشێ و دەچێتەوە سەر ئەنوەر مەسیفی ئەم جۆرە لە هێز لەکوێوە دروست بوو باگراوندێکی خۆڕسکانی خۆت بوو لە ناخی خۆتا بوو یان ئەو جۆرە لە عەرەبی زانینی خۆت بوو مەسەلەن لە ڕێگەی ئەدەبی عەرەبیەوە ئاشنا بووی بە تەرزێک لە تەسەووری باڵبێن جیهانی بە یا عەرەبی سەرچاوەکەت لەوێ وەرگر ئاشکرای ئێمە لە عەبدوڵڵا گۆرانەوە بۆ شێرکۆ بێکەس و بۆ لە تێف هەڵمەتوەمانە ئێمە و دنیابینی عەرەبیەت بڕێکزاڵ بوو بەسەرمان ئەوەی تۆ پەیوەندی بەوە هەبوو یان شتێکی خۆڕسکانی ناو ناخی خۆت بوو ئەم فرەیە یان ئەم مەڵتی ڤۆیسا یان ئەم فرە دەنجی لە هەولێر هەستی پێ دەکرێت من زۆر جاران باسم کردووە چۆتە لایەشکە بەداخەوە بەڵام ئێستا دەبێت دووبارێک کەم بۆ باوازەحی بڵێم هەولێر کلاسیکی نییە وەکو سلێمانی مەحوی و نالی و سالیمی هەبی هەچەندم باوەڕم بە شارچێتی نییە تەبعاً باوەڕم بۆ شکسپیریش موڵچی منە نەک نالی و مەحویانی بەس مەبەستەکەم لە هەولێرێ کە دەست بە ئەدەبیاتەکەی نمونەشی باڵات نییە بڵێ بەونەچی ئەتۆ ئەدەب نەنووسیوە یعنی باخچەیە کە بە کەیف خۆت ئازادی تێیدا
دەبێ پەشێ و یان دەبێ ئەنۆر مەسیفی کەمە زۆر زەحمەتە لە شاری تر ئەمە دەستکەوێ یعنی ئێستا مەسەلەن لە ئەوانەی ئەو گەنجانەی لە سلێمانی چەکەرە دەکەن و دەنووسنەوەوانە دایمەن دارێکیان هەیە نمونەیەکی باڵایان هەیە کە حەمە ساڵە دیلانە کامەران و کوریا دواتر کەمتر بڕۆ گۆرانە پیرەمێردە نالیە مەحویە لەم دارە لادەی زۆر مشکلەیە کەس ناتوانێت دارێکی خۆی بنجە جایش خۆی لەو سەر بچێنێ دوور لەم دارە دەبێ هەر گەڵایەک بی لقێک بی لێمە لەوەی هەولێر خۆشەکەی لەوەیدایە کە مەسەلەن نقطەی قووەی لەوەیدایە کە باخچەیە کە بەکەیف خۆ دەتوانانی لەو سەردارێکی خۆ بچێنی بەبێ ئەوەی لقێک بی لە عەبڵا پەشێو بەبێ ئەوەی گەڵایەک بی لە تەجربەی ئەنۆر مەسیفی ئەو فرسەتێکی باش بووەوە ئەمە بۆ هەولێریەکان یانی بە تایبەتی بۆ من فرسەتیشی ئێزگار باش بووە لە بروی ژینگەکە ڕێگەت پێدەدا ژینگەی هەورێ زۆر لە ڕووی ئەدەبیەوە زۆر ژینگەیەکی کراوەیە یعنی بۆ تێ ئەنی ئێستا تو مەسەلەن پەشێ و مامۆستا مەسیفی بینا دەڵێ ئەمە مەحاڵە خەڵکی شار بن ئەمە دەرچەی یەک فەرهەنگ بن ئەمە ئەو پەڕی زمانی بردوتە ئەو پەڕی ینی ئاخر ڤۆڵۆمی داوەتێ تەنانەت دەگەیشتۆ تا ئەوەی کە ئامرازی گەیاندنیش نەماوە لای ئەنۆر مەسیفی لەگەڵ مامۆستا پەشێوی کە ڕوون و جوان و شیرین و ئەوانە ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە من درک بەشتی شتی بکەم چۆن دەبێتەوە 50 ساڵ بنووسی و لەم هەولێرە کەس نەناسی یان 15-20 کەس بناسن یعنی ئێستا مەسەلەن شاعریە 40 ساڵە شاعیرە کەسی دێڕش لە ستۆری گەنجێک بەکار نایبینم دێڕێک بە کەڵکی گەنجێک بێ کە معاناتی هەیە بە کەڵکی کچێک بێ کە معاناتی هەیە بە کەڵکی دایشێک بێ کە معاناتی هەیە زوو درکم بەوە کرد کە مەسلەی گرنگجی نووسەر ئەو پاوەرە دەبێت لە نووسەر بسێنرێتەوە ئەم دەسەڵاتە دەبێت لە نووسەر بستێتەوە ئەمەش ڕۆڵیە بۆ عەرەبیزانی کە جەنابەت باسەکەی زوو لە ڕێگەیانەوە بارتم خوێندەوە کە باز لە پلەی سفرەی نووسینەکە کە باز لەوە دەکا باڵێن خوێنەر گرنگە نەک نووسەر ئیتر تێکەس گرنگترە لە نووسەر کاک تەڵات با بڕێک لەسەرم کتێبە تازانەی بەڕێز بوەسم پێم خۆشە بڕێک تەرکیزمان لەسەری هەبێ ئەو گوڵە گەنوانەی کە بوونە گسک ناوی تۆ ئیمزای منە لەگەڵ ئەوەی دنیابینی ئەدەبیەکەم ڕۆژگاری وشک تەنانەت ڕۆژگاری وشک و چاویتر ئەویش دیسان ناونیشانەکە بڕێک شعریە با لەسەر ناونیشان بڕێک قسە بکەن گرنگە ئەو ناونیشانە هێزی ڕاکێشانی ناوی تێکستەکە بێ وەک جۆرێک لە ئێستا لە سەردەمی مۆدێرن و تازای بانگەشە بۆ بێ ناونیشانیەکرێ زۆر جار حتا وەک چۆن بانگەشە بۆ مەرگی نووسەرەکرێ بۆ مەرگی ناونیشانی ژەکرێ شتەکە فڕێتر خۆی چۆن جێگەیگر باوا بێت لەسەر ئەو قسەم بۆ بکە هەڵبژاردنێکی ئەم قەستانەیە ڕنگدانەوەی ناوناوەیەتی بە تایبەت ئەو گوڵە گەنمانەی بوونە گەسک پێما بێ بڕێک قسەشی لەسەر کرا ئایا گوڵەگەنەمە بێتە گەسک یان نابێ و بڕێک شتی لەم جۆرە گەڕام بەدوایە لە سۆشیال میدیا ویسە بوو دگمەیەکی زمانەوانی بکە یا هەر ئیدیۆمێکی جوان بوو یان چوزانم یەکێ لە تێکستەکانە بۆ ناوە بوو خۆی ناونیشان زۆر جاران ئێمە گرنگی پێ نادەین من بۆ ناونیشان ینی ڕاستەکەی 15 کتێب خوێندەوە بەس دەست ناونیشان لای ئێمە بە شێوی زۆر عاتفی دەنووسرێ ینی شێوەیە کە زۆر سۆزداریە ینی زۆر جاران مەسەلەن کەسێکی ئازیز مەسەلەن دۆستێکت مناڵێکت توزانم کەسێک خۆشت بێ نووسویەتی مەسەلەن لە چۆی لە نامەیە دەڵێ لە جەمال عیرفانم لە کتێبخانەی جەمال عیرفان نووسویەتی ئەگەر لەوەیت یەم تۆ لەبەرەوەی کابرا ئازیزە ئەو جوبلێ ئەگەر لەوەی دێمە زۆر لامەهیمە ئیترەمە دەکاتە عنوانی کتێبێک زۆر جاران ینی ناونیشانی کتێب وەکو نییە بەشێک بێ لە پرۆژەیەشی ئەدەبی ئەوەندەی شتیشی عاتفیە لای منش بەڕاستی شتیشی عاتفی نەبووە مەسەلەن ناوی تۆ ئیمزای منە زانی و من دەبێت ناونیشانی شعرایانیەمە ئەمە ینی کتێبە شعریەکە دەبێ وابێ کتێبە شعریەکە وابێ بۆ هەدیە بشێ دوزان کتێبی شعری بۆ هەدیەش بشێ بۆ دیاری بشێ یعنی هەر کتێبەکەت دەمێ بڵێم ناوی تۆ ئیمزای منە ئیتر تۆ دەزانیە تۆ لای من گرنگی ینی بە ئەن قەست ئەمەم کردووە ئەو گوڵەگەنمانەی بوونە گسک زیاتر حاڵەتەشی مەجازیە بۆ فوتانی ئەو عمر و خەون و ئاواتەنەی کێمە لە گەنجی هەمانە وردە گەورە دەبین و مەرا خۆ دەکەینەوە بێکەسی کۆ دەکەینەوە و ئەمە شەر مەسیری ئینسانە مەسلەی ناونیشان گرنگە لای من
بەڵام گرنگیشە ناونیشانێکی وشک و برنگ نەبێت چکە من کتێبێکی بایۆلۆجیم نەنووسیوە، کتێبێکم لەسەر بیرکاری نەنووسیوە، کتێبێکم لەسەر تیۆری جیۆلۆجی و خاکناسی نەنووسیوە ئیتر وشک و برنگ بێ دەبێت دراما ئەدەبیەکەی تاوێ. کاکتەڵا لە دنیای نووسینی تۆیا وەکو بە بروسکەیەکی بچووک لە هینەکە ئاماژەم پێ پێشەکەکەیە ئەگەر من وای ناو بنێم سەردەمێگە بۆیان وت شعری حڕ ئەم شەمکە زۆر باو بوو تعبیر بوو لەو جۆرە شارێکی کێش و سەروای نییە ئیتر لە ناوە چۆن حڕ بوو کێشە نییە بەس من هەستم کرد لە ناو شعری بەڕێستا جۆرێک لە حڕێت هەیە یعنی جۆرێک لە حڕێت هەیە مەسەلەن سپانەیەکی ئیشی خۆیەکە پاق لە فرۆشەگیشی خۆیەکە حتا زۆر جار خوێیان و ترش و نازانم پونگە و ئەوانەی سەر کەرەسی پاق لە فرۆشێک ئەبن بە کەرەسی شعری لای تۆ حتا مەسەلەن نۆکا فرۆشێک سپانەیە وەکووتم چوزانم شعری تۆ شعری دنیای شتە بچووکانە بە قەولی ڕێبارسیوەلی وەکووتم کەرەسەکان حڕەکەی لە ناو شارەکەی تۆیا بە کەیفی خۆیان بێن و بڕۆن ئەمەوێت لەسەرەوە قسە بکەین ئەم جۆرە لە هێز ئەم جۆرە لە هێز لە ناو شعری بەڕێسا پێ دوای بە پەیوەندی بەوە هەیە تاک تاکی کۆمەڵگەی ئێمە خۆی تیا ئەبینێتەوە مەسەن هەمان کات شعرێک بێ بۆ مەلایەک بۆ مامۆسایەک بۆ خۆپیشاندەرێک بۆ نۆکاو فرۆشێک بۆ فیتەرێک ئەمە خۆت دەرکت بەوە کردوێن من هەرمەبەستم بووە من جۆجارم بلاگلیستیشم هەبووە یعنی گوتومە نابێ لەم کۆمەڵە شعرا کۆمەڵێک وشە بچێتە ناوی بەس لێ نەگەڕاوم ژوان بچێتە ناوی لێ نەگەڕاوم سابات بچێتە ناوی لەبرەوەی زانیومە ئەو 200 وشەیەی کە یان ئەو 400 وشەیەی کە شعری پێ دروست دەکرێت لە کووردا خەڵک لەمە بێزار بووە و نەک هەر بێزار بووە سەریکە ئێمە با باسی شتێ بکەین هەموو وشەیەک مەسەلەن نرخێکی جەمالی ئامادەی تێدایە یعنی ئێستام کە دەڵێن پەپولە بەبێ ئەوەی بخەمە ڕۆستەشەوە لای تۆ سوڕێکی جوان دروست دەبێت پەپولە کە دەڵێن مشک لای تۆ سوڕەیەکی جوان دروست ناوێت کەواتە مشک هەروەکو ئەو بە مەشێکە و ئەو سێپیتە هەڵگری باڵێن کۆمەڵێک دەلالاتی ئیستاتیشین یان نە ئیستاتیشین تۆ چۆن جەوزەرەندی ئەم وشێ بەتاڵەکەیوە لەما پڕی دەکەی لە شتێکی تر لە شتێکی مەدلولێکی تر یعنی ئەوە وەکو کیمیای وشە دەچێ ینی من جاروەیە کاکسۆی بلێت نەشارمەوە بە هەفتە بەس ئیشم ئەوە بووە وەکو کیمیاگەرێک ئەم شێ لەگە وشە تاقیکەمەوە ئەم شێ لەگە وشە تاقیکەمەوە یعنی چۆن کیمیاگەرێک کەمولێ هەیە دوو مادە تێکەڵاوەکە بزانی تەفاعولەکە هەڵە چیان ناو ئەوانە یعنی من هیچ ئیشم نەبووە لەو هەفتەیە بەس هاتووم مەسەلەن پەپولەم لەگەڵ لەگەڵ ماستا و لەگە نازانم چ لێکم داوە بزانم تەنیشتیشی دانێم تەوێ بڵێ جۆرێک لە دنیابینی و سەقافە و ئیشکردنە لای تۆ شعریش جۆرێک لە تاقیکردنەوە ئانێ هەر بەڕاستی من باوەڕم بە ئیلهام نییە باوەڕم بە بەهرە هەیە بەڵام باوەڕم بە ئیلهام و دانیشتمونی و بەتڵعارەق بخۆمەوە و شعر دابەزی و شتیوە لە لای من نییە شعر و ئەدەبیات مادام زمانە کەواتە زانستە چکە ئەدەبیات لە دەروی زمانە نییە باش کە زمان بوونەوەریشی یعنی ئەدەب بوونەوەریشی زمانەوانی بی و زمانی زانست بی کەواتە دەبێت زانستیانە بی ئیش لەسەر بکەیت یعنی نالی معقول نییە لە هەر دیێڕێکا سێ معنای هەبێ گەرمە ئیشکردن نەبێ خۆم بە سوودفە نهاتووە لە غەزەلێکە لە دیێڕێکە لە دوان لە دەیان لە سەتان ئەم ئیشە هەر بەردەوام ئەم ئیشکردنە تێدا بەردەوامەکە وەکو زەڕنگرێک دەچنێ ئیشەکان دەستنێ کاک تەڵعات لە دەرەوەی دنیای شعری بەڕێزت دنیاکی تایبەت بە خۆدەیەک و ناوە دنیابینی ئەدەبی یا ڕخنەی ئەدەبیان چوزانم گوتار و نووسینی ئەدەبی بڕێکی باش لە شاری ئێمە خوێندوێتەوە چه شاری نوێ چه شاری پێش شاری نوێشمانەوەی کە بە کلاسیک و ڕۆمانتیکەوە ناسراوە بڕێکی باشیش ئیش لەسەر شاری تۆ کراوە چ وەک چاوپێکەوتن چ وەک دیدار چ لە کۆڕۆ سیمینارە چ وەک ڕەخنە هەتا بەم دوایانە نامەیەکی ماسەر لەسەر شارەکانی بەڕێز نووسراوە بۆت گرنگە دنیابینی ئەویتر بەرامبەر بە تێکسی خۆت مەسەلەن ئەگەر وابێت چییە ئەگەر ئیزافەی تیا کرابێ ئەگەر مجاملە کرابێ ئەگەر نەی پێکابێ تووڕە ئەبی هەڵەچی مەسەلەن جۆرێک لە کەیفت بە خۆت دێ لەو دۆخەیە حەزەکەم سەرنجی خۆت بزانم ڕوانینی خۆت بەرامبەر ئەو کەسانی کە لەبارەتەوە ئەنووسن جا چ ئەرێنی بەیان نەرێنی جوابی پرسیارەکە هەڵەگرم بۆ دوایم نابڕە و دەست پێەکەم.
بینەرانی خۆشەویست هاتمەوەلاتەن کاک تەلعات پێش ناو بڕەکە باسیەوەم کرد سەرنجی خۆت لەسەر ئەو ڕخنانەی کە لەبارەتەوە گیرێن اینجا چ لە ئاسی گەورە و پرۆژەیە بن یا چ لە ئاسی تاکە کەسیشە وەکوتم بۆ گرنگە دەیان خوێنیتەوە پێیان هەڵە چی کەیفت پێیان دەیان چوزانم واتە سەر بکە ئەگەر وانە بێت وەڕە دەبێ هەستت چۆنە لە کاتێکە خۆت هەم شاعری هەم بە جۆرە جۆرەکان ڕخنەکاریشت بێگومان دەیان خوێنمەوە یان بۆم دەرێنە دەیان خوێنمەوە ولاشم گرنگن و هیچ ئەزمونێک نەک ئەزمموی ئەدەبی تەنانەت ئەزمموی دارتاشیش ئەزمموی دوکانداریش پێش ناکەوێ ئەگەر تێبینی و ڕخنەیتیانەوێ یعنی هیچ ئەزممویەک حتا چێژ لێنان ئەگەر ڕخنە و تێبینی و پێشنیاری تیانە بێنێ پێش ناکەوێ ئەمە باوازە بێ کۆمەڵێک هین هەیە کۆمەڵێک دەرگا هەیە کە لی دێنە ژوورێ زۆرجانە هەز دەکەم هەرمە بەستیانە بمشێنن زۆرجانە هەز دەکەم هەر زۆر مەوزوعیە و زۆر بابەتیانەیە و هیچ ڕەبتی بە منەوە نییە لە کووردا بەداخەوە دووش تێکەڵاو کراوە یعنی مەسلەی شەخص و مەسلەی تێکست زۆر جاران من کە تۆ زەمی تێکستێکی من دەکەیان لۆمەی تێکستێکی من دەکەی هیچ پەیوەندی بە منەوە نیە ئەم تێکست لە من دەرچوەیانی ینی تۆ کە هاتوتە ماڵی تۆ هاتوتە لای تۆ هاتوتە بندستی تۆ بووی تۆ ڕخنەی دەگری ینی بۆتە بەشێک لە تۆش ینی بۆتە ئەولادێک بەڵام ئەولادێکی خراپی تۆ ینی بۆتە کەسێک لە تۆ بەڵام کەسێکی خراپ من باوەڕم بەوە هەیە باوەڕم بە جیاکردنەوەی ژیانی شاعیر و شاعر نییە دەبێ ئینسان لەگە مناڵی خۆشە شاعیر بێ لەگە ژنی خۆشەشە لەگە برادری خۆشە شاعیر بێ بەڕاستی باوەڕم بۆ نییە کە من لە تێکستا فرشتە بووم و لە حیاتی شخصیم ئیبلیس بم ینی پێم وایە سوراحی چی تیا بێ ئەمە دەڕژێنی پاچی تیاوی پاشی دەڕژێ پیشی دیاوی پێسی دەڕژێ بەڵام باوەڕم بەوە هەیە کە کەسایەتی من و تێکستەکانم زۆر جیاوازن ڕەنگە تێکستیش بوو من ئەو شوێنە بێ کە حەزم بێ ببم ئەو کەسە بێ کە حەزم بێ بوو بم یان بەو کەسێک کە لە ناو تێکستەکانە هەیە ئەوەندە مەسەلەن بە شعور بم وەکو تێکستەکانم بێگومان لام گرنگە دەشی خوێنمەوە جاروێ هەڵیش دەچم و جاروێ کەفیشم پێدێ وەکو هەموو با بڕێک وەکو دنیابی ناو تێکستەکان بێنەوە ناو واقع وەکو سیاسەکان دەڵێن یا ڕۆژنامە نووسە سیاسەکان یا شورەوەکارانی سیاسی زوو پێمانەڵێن ناوچەکە دەکوڵێت شەڕ هەیە و قەیرانی دارایی هەیە و چ وەک جیهان چ وەک کوردستان حتا ئەگەر بازن ناوخۆی کوردستانیش بکەین قەیرانی بێموچەیی هەیە و خۆپشاندانی مامۆسایان هەیە و جۆرە لە جۆرەکان دەست کۆڵێک گرفتەوە دەناڵێنین وەک شعری تۆ شعری دنیای شتە بچووکەکانە ئەکرێ زۆر بەمان چاوەڕێی ئەوە بین تەلەبەیەک ببینین بە جانتایەکە و بەیانیان بۆ مەکتەب بڕوە خردێلەکەی ببەسێت و چوزان بڕێک لە مشتانە لە دووخێکی ئەوەیە کە ناوچەکە دەکوڵێکە شەڕ هەیە کە شەڕی ئیسرائیل و غەزە و مەسان لەولاوە رووسیا و ئۆکرانیا و لەم لاوە چوزانم هەڵمەتەکانی ئێران و کێوکێ لە دۆخێکی ئەوەیە ئێوەی شاعران چیتان پێکرێ ئەم دۆخە مژدەهێنە بۆ ئێوە لە بەرەی بیکەنە کەرەسەی شعر یان خەمتان ئەداتێ ینی لە مامەڵەی شاعرانە لەم دۆخەیە چ جۆرە مامەڵەیەکە لە کاتێکا کە ئینسان بەدەست کۆڵێک قەیرانەوە ئەناڵێن ڕاست قسەکەت ڕاستە بەداخەوە ئێستا وەکو پێشان نەماوە خطابی ئێمە خطابی سیاسیمان بوونمان هینمان شعر بێت بری خودزین لە ڕابردووە وابووە ڕابردووە تاکە دەرچەی ئێمە شعر بووە ینی تەنانەت ئەحمەدی خانی لە مەموزین ینی باسی بیرین توی دەکات کە دیکومنتارێکە و شعرە یان حەزە قادری کوی کە باز لە ڕۆشنگەری دەکات شعرە فایق بێ کەس کە باز لە پەچەلادانی ژن و نازانم چی و کارگوزاری و قرتاوکردنی جادە و ئەوانە بە شعر کردومان ئێستا شعرە من نەماوە و گرنجەی نەماوە بەڕاستی زیاتر وەکو بەداخە وەکو زیینەی لێ هاتووە زیینەی ماڵ یان لە دنیای ئێستا لە دنیای سەرمایەداری ئێستاە کە هەموو شتەکان بێنرخ دەبن ینی مرۆڤ خۆی بێنرخ دەبێت جانی تازە مرۆڤایەتەکەش ئەو لاتریانی شعر لە مێژوی خۆشی وێڕای ئەو هەموو ئیدعای مقاومە و نازام چی و چوانە بەڕاستی یەک شتی پێکراوە کاکەسۆی ئەدەبیات بەگشتی و شعر بە تایبەتی یەک شتی پێدەکری بیرکردنەوەی مرۆڤەکان جوان کات تا ڕەفتاریان جوان بێ یعنی یەکێک کە لە سیارەکەی بتڵاوەکە فڕێنادا ڕەفتارەکەی جوانە بیرکردنەوەکەی جوانە بۆیە ڕەفتارەکەی جوان یعنی بیرکردنەوە پێش ڕەفتاردەی ئەدەبیات و شعر دەتوانێت
بەس ئیژ لەسەر دنیابینی جوانکردنی دنیابینی کەسەکان بۆ ڕفتاریان جوان کاکتەڵات سەردەمێک مەسەن گۆران بۆ ئەفریقا ئەنووسێ دیلان ئەنووسێ مەسەلەن ئەم هێزە هەیە بنووسین بۆ دەرەوەی خۆمان ئەکرێ سەردەمێک هەبوو بێ نازانم بە کۆڵێک نیشانەی پرسیارەوە ئێمە کۆڵێک گرفت و هەڵەبجە و ئەنفعال و کیمیایی و پێشتر هەمان بووە پێ ئەچێ زۆر کەم چاوی دەرەوەی ئەمەی بینی بێ زۆر ناڕەحەت بوو بێ بەس ئێستا خۆمان خاوەنی مەراقێکی لەو زۆرەین بینیومانە بەسەرمانە هاتووە و دیسان دووبارەی کەمەوە بەس بەو زینەیە ئێمە ئەتوانین هاوخەمی ئەوێکی تربین کە لەژێر قەسفایە لەژێر ئەوانی چی بکەین مەسەن ئێمە من ویستم بە جەنابەت بڵێم دەنجی قانع لە زەمەنی خۆی لە سەروی دەنجی خەڵکی تر بووە دەنجی حاستۆفیقی پیرەمێر لە سەروی حتا سەروی دەنجی قایم قامیشەوە بووە بەڕاستی لە سەروی مدیر تاپۆشەوە بووە لە سەروی نازانم چ بووە دەنجی ئەدیبانی ئێستا لە بنی بنەوەیە یعنی سیاسیەک ئەوەندە دەنجی بەرزە عسکەریەک ئەوەندە دەنجی بەرزە میدیا کارێکی دەسەڵات ئەوەندە دەنجی بەرزە کە کەوتۆتە سەروی هەموو دەنگە ئەدەبیەکان و ئەومانەیە ئەوە نیە ئێمە خۆ بزیینەوە لەمە لەبەر پرسیارەتیمان بەرامبەر بەو نەهامەتیانەیە کە دەکرێت کاکتەڵات چاوەڕێکین ئەو دەنگە چۆن دەنگی خۆی بێ چۆن بێتەوە سەرێ ینی چی ئەوێ چی پێویستە دەبێت پێش بۆی هەڕێک واقعی قسە بکەین باز دەبێت پێش هەمووان گوتارە شعریەکە هی ئەوە بێ خەڵک جوێ بگرێ یەکەم گوتارێکی جوان بێ دوای مەفهوم بێ یعنی من چۆن تەفاعل یان کاریگەریم لەگەڵ شتێکە هەبێ کە تێی نەگەم ینی ئەو شعرانەی کە خەڵک تێی ناگا و کە ناو تەموو مژایە و لە ناو لعبەی زمانەوانیە خەڵک تێی ناگات تا تەفاعلی لەگە بکە ئێواناکە ینی پێشتر بێ دەستکاری تەسەورەکە بکەین دنیابینیەکە دنیابینی ئێمە سەریکە شاعیرەکان نووسەرەکان هونەرمەندەکان دڵنیام ینی لە ڕێژی پێشەوە پێشەوە کەسانن کە خەفەتلو ئەو دیاردان دەخۆن کە هەیە ئێستا معقول نییە من بە ئیسراحەت نان بخۆم و مناڵی غەزە ببینم ئاوا لەژێر دار و پەردووە ینی ڕۆژێ 500 کەس بکوژرێ لە یەک بینایە تێگەی چۆنە لە ڕۆژ ئاوا بە درۆن لێ بدرێ لە سلێمانی بە درۆن لێ بدرێ لە ڕۆژهەڵات خەڵک بگیری معقول نییە ئەم دنیاە من تەفاعلی لەگەڵ نەکەم و معقول نییە ئەو کاریگەریەی کە ئەم حادسانە لە ئەدەبمان ڕەنگ نەداتەوە یان لە نووسینمان ڕەنگ نەداتەوە دڵنییا بە ڕەنگەداتەوە بەڵام خۆ مەرز بەس ڕێکدانەوە نییە گرنگەوەیە ببێتە هونەریش ینی مەرزنی ئێمە چوار مەسرحی لەسەر غەزە بکەین گرنگەوەی مەسرحیی باشیش بێ ینی بەش تافەکە گرنگ نییە هونەریەکەش تا فەرباوی نەماوە تا فەرباوی نەماوە یەکێک لە خۆشبەختیەکانی ئەم جیلەی ئێستا کە مناڵی من و مناڵی زەنابەت و برازا و خوشکەزاکانمان ئەوە یەک خیتاب باوەڕ ناکەم بتوانێت خیتابی لە مەلعەبی سلێمانی 500 کەس بۆ کۆکاتەوە خۆشەکەی لەوەیدایە یەکێک لەو دڵخۆشیانەی کە لەو جیلەی داهاتوودایە ئەوەیە کە ناکەوێتە ژێر کاریگەری خەتابەوە خراپێکی هەیە ئەو جیلێش بە ئەوەش باسکەم ئەوەیە ڕەنگە نتوانین 500 کەسی کۆکەین لەسەر بیرۆکەیەک لەسەر ریفۆرمێک لەسەر مزاهرەیەک لەسەر باش میدیاکارێکی دیاریت بڕێک ئیشی باشت کردو و تەجروبەی جیاوازت هەیە حەزمەیە لەسەر دنیای ئەدەب و میدیا قسە بکەین بڕێک میدیا بە شکڵ ئامەکەی بە میدیای گشتی و هەروەها بە سۆشیال میدیاشەوە پەیوەندیەکانی ناو میدیا پەیوەندەکان جیاوازن ئەمەوێت لەسەر پەیوەندی نێوان مرۆڤەکان بکەین پەیوەندی ئەدەبیەکانی ناو سۆشیال میدیا جاران بەڕێسان باسەکەن جیلی ئێوە و سەردەمی پێش ئێوە بڕێک دوای ئێوەش چاوەڕێتان کردووە تا کتێبێک دەرچێن نووسەرەکە بۆتان ئیمزا بکە و بێگوازنەوە حتا بەدەستی خۆتان نووسیوتان تۆ بڕێک پەیوەندی لەم جۆرە ئێستا کلیپێکی شاری دەرەکەی مەسەلەن ئەیکەیتە یوتیوبەکەتەوە ئەگەر سەبسکرایب بکرێیان نەکرێ چوزانم شاعرێکدا ئەبەزێنی حتا ئەگەر بدەزرێیان نەدەزرێ لایکەکەی چۆن بێ شیر چۆن بێ اینجا مامەڵەکردنی میدیا لە ئاسێکی زۆر تەنکە کاکتەڵعات چی ئەخۆی چۆن نانەخۆی چی ئەەکەی چی ناکەی فوبکەرە و میزڵانەوە بۆ متەقێنە و جۆرێک لە کەیف خۆشی ئەوانە ئەمانە نەماوە چۆن ئەم پەیوەندی دروستکەینەوە لە کاتێکا واقعی ناو سۆشیال میدیا هەیە و ئەوەیە و ئینکاری لێ ناکرێت چۆن ئەو ئەدەبە جدیە ئەو هونەرە جدیە سەر لە نوێ ئاشکێنەوە لە ناو میدیای ئەمەیە ئەمە کاتی خۆی پێشنیارێکم کرد کە ئێمە مەسەلەن زۆربەی داهێنەرانی ئێمە کەسە باشەکانی ئێمە کەسەتی گەشتەکانی ئێمە بەداخەوە سوسیال میدیا و میدیایان بۆ خەڵکی تر بەجێهێشتووە یعنی ئێستا مەسەلەن ئەگەر دەچێت ناو سوسیال میدیاوە ئەنستگرامە تیکتۆکە زانم فێسبووکە هەر شتێکە تویتەرە هەر شتێکە
دەبینی ئەوانەی کە هیچ نازان لە هەموو زیاتر قسە دەکەن. ئێمە کۆمەڵێک کەسمان هەیە لە بواری ئەدەبی تێگەشتی کە جناوی شتێکیشی لەوان خۆشبەختانە. مثلەن گۆرانی بێژی باشمانەیە هونەرمەندی باشمانەیە ئەگەر ئەمانە مثلەن ئەوانیش بێنە ناو سوسیال میدیاوە ینی خەڵک کە گوێ لە گۆرانیشی خراپ دەگرێت و گۆرانی باش نییە ئەگەر سی گۆرانی باشێ بێ ناچێتە سەر ئەمە. خەڵک کە گوێ لە قسەی کۆمیدی دەگرێت بە قسەی جددی نییە. بەداخەوە ئەدیبانی ئێمە نووسرانی ئێمە بیرمەندانی ئێمە توێژەرانی ئێمە مامۆستاکانی زانکۆی ئێمە کەمتر پێیان وەکو عیبەیەک وایە کە بێن مثلەن محازەرەیەک بە لایڤ بڵێنەوە. یعنی ئێستا مامۆستا هەیە مامۆستای ئەدەبیە لەم زانکۆی سلێمانیە ئێمە هەمومان دەزانین مامۆستایش بەتوانەیە بەڵام ئەو مامۆستایە لە ڕۆژهەڵات کەس ناتوانێت بێتە محازەرەکەی ڕەنگە کچێک لە گرمیان ڕێگەی نەدەبێتە محازەرەکەی ڕەنگە کوڕێک لە ئاشتی کەڵک نتوانێت بێ کە ئەم مامۆستای زانکۆیە مجموعەیەک محازەراتی خۆی محازەراتی ئەدەبی لە ڕێگەی سوسیال میدیاوە پەخشکای هەمومان سوودی دەبین. ئێمە زۆر بەمان ینی ئەدیبان نووسران هونەرمەندان میدیایان بۆ خەڵکی تر بەجێهێشتووە خۆیان کاریگەرنین تێدا نەخۆی ئێستا دڵنیامێکی وەکو دیاری قەرەداغی لەسەر هونەری ئێستایی کوردی دەلایف بک زۆر گرنگە بێ دڵنیا مامۆستا عەدنان کەریم دەلایف بک زۆر گرنگە بێ دڵنیام سیل ناو دەلایف بک زۆر گرنگە بێ ئیتر لەناو ئێمە میدیامان بەجێهێشتۆ بۆ خەڵکانی تر نەخۆ ئەگەر حەملەیە بکەین هەمومان ینی هەموو توێژە باشەکان حملەیە بکەن باوەڕکە ئێمە زۆر زیاترین دابڵێن ئەو خەڵکانی کە حەزیان لە ئەدەبیات و لە هونەر و لە ڕۆشنبیریە کەم نین ینی بەڵام ئەومان بەجێهێشتۆ بۆ دەسەبارەت بە میدیا و ئەدەب و ئەوانە من هەر بە فورسەتم زانی خزمەتێ بکەم ینی خزمەتێ بە گەنجام بکەم خزمەتێ بە ڕۆشنبیریان بکەم. من تۆزێک عەتفم هەیە بەرامبەر ئەو قەڵەمانەی دوورە دەستن بەهرەی ئەترافن بەهرەی ئەترافن یعنی چکم بخۆم لە ئەترافەوە دێم و معاناتەکەی دەزانم و کە لە مەخمور دێم چەند بە زەحمەت بەهرەی من وەردەگیرێ لە هەولێر و دەزانم معاناتەکە چەند گەورەیە. زۆر جاران حتا لە فیستیڤالی گەلایەویش زۆر ینی گرنگی بە بەهرەی ئەترافە دەین لەبەرەوەی کەسێک لە کفری گەنجێکە عمری 18 ساڵە ڕەنگە لە سلێمانی 200 کەسی بۆ کۆ نەکرێتەوە فیستیڤالی گەلایەویش ئەمەی بۆ دەکا ینی دڵم بۆ خۆشە. لە بەرنامەشە ینی دائیمەن تەرکیزم لەسەر بەهرەی ئەتراف بوو کە وەکو لە ناوەندی سلێمانی ناوەندی شارەکان زۆر بێویژدانن بەرامبەر بە بەهرەی ئەتراف. تەجربەی میدیایی من لەگەڵ ئەدەبیاتە لەگەڵ فەرهەنگە بەڕاستی تەنها بەس خزمەتکردن بوو ینی. زۆر باشە کاک تەڵات باس لە فیستیڤالی گەلاوێش کرد کە چەند ڕۆژی ڕابردوو کۆتایی پێات پێش ئەوەش پێم وایە بووە خەڵاتی نۆبڵ لە ئارایە بوو باشە بۆی ئێمە بتوانین بەرهەمی باشی خۆمانی سرادی دەرەوە بکەین پێی بناسین تەسەورێ پێ وایە ئێمە بۆ خۆمانە نووسین لە ناو خۆمانە ئاخولێتەوە شێعرە چیرۆکە ڕۆمانە هەرچی هەیە گرنگەوەی دەرخەری ناخی خۆمان بێ تەسەورێکی تریژێ ئەڵێ بەچی ئەچێ باز لە معاناتی خۆمان بکەین لە ناو خۆمانە ئەگەر نتوانانی ئیسرادی دەرەوەی بکەین اینجا فیلمێکە بۆ فیستیڤالێک شعرێکە بۆ فیستیڤالێک ڕۆمانێکە بۆ برنی خەڵاتێک چی بکەین تا ئەم تەسەورێ بگۆڕین ینی پێ دوایە ئەدەبی ئێمە هێشتا ئەدەبێکی لۆکاڵێ ناتوانین بینێرینە دەرەوە حەسە بەوەی کە ئاگاداری دنیاکەی بە جۆرە لە جۆرەکان وەرگێڕێکی باشی تێکستەکانی ئەدۆنیسیت و بڕێک پەیوەندی دۆساتی لەگەڵ نووسەران و ئەم دنیابینێ هەیە بۆهۆی فیستیڤالەکانە و چوەک ئیشی شخصیش چی بکەین تا ئەدەبی ئێمە ئەوی تریش بیخوێنێتەوە چەند بڕێک هەوڵ هەیە لای بەختیار عالی و شێرکۆ بێکەس و چەند کەسی تر سەرنجە لەسەرەوە چییە ئەتوانین بینێرین خۆی ئەوەی هەیە کوالتی ئەوەی هەیە یا ماوەتەوە سەرەوەی ئێمە هێشتا وڵاتمان نیە وەکو وڵات دەناسێنراوێ بۆ کوالیتی بێگومان کوالیتەکەی هەیە کوالیتیشی باشی هەیە هەمووی نا ینی بەس دەتوانین ینی بەشی 50 کتێب چیرۆک و پەخشان و شعر و ڕۆمان وانە کۆکەین و تەسویقیکەین مشکلی ئێمە بەڕاستی مەسلەی خوێندنەوەی دنیا بۆ ئێمە پێویستی بە وەرجێڕانە بە سپۆنسەرە بە سەپۆرتە پێویستی بۆشتانەیە دەستگای ڕسمی ئێرەش یعنی ئەوە موچە نادا چیزایی شعر و ئەدەبیات یعنی واز بکەی ئەرکەکەی خۆی جێبەجێ ناکە چیزای ئەوەی بێتە سەر ئەوەی کە سەقافەت پەخشکە و ڕەنگە دەسەڵاتی کوردی کەیفیشی بەو سەقافەتەنێکی ئێستا باوە لەبەرەوەی هیچ لە مەسلحەتی ئەو نییە یعنی چیرۆکێک نادۆزێتەوە لە مەتەی خۆی ئەمە ساڵی هەشتاکان نییە خەڵکی بۆ تعبیە کرێ و شرکۆ بێ کەسێ بێ کەشخۆڵی پێشمەرگە بنووسی و ئیتر
ئەمانە بکاتە پاڵەوان و بکاتە یعنی ئەنچیدۆ زمانی ئەوە نەما بەڕاستی مەسئولیەتی و پارتی بکرێنە ئەنچیدۆ یانی ناشکرێن و کەسیش ئەم بیزایە ناکرێت دەسەڵاتی ئێمە هیچ ئیشێک لەو بوارە ناکە کە ئەمە تەرجەمە بکرێت چکە بە موەسساتی دەوێ یعنی تۆ من بنمونە پێت دەڵێم ئەگەر دەوڵەتیش وەکو تورکیا بە دوای بامۆکەوە نەبێ و تەسویقی نەکا بامۆک نەبن وەرەگری ئەم تەسەورەکە پێ دوایە بای ئەوە شتمانەیە بینێرینە دەرەوە سەرنجی تایبەتی خۆتەیان لە دەمی ئەدۆنیس و هەنووسەرانی ترەوە بێسووتە سەرنجی ئەوان چۆنە ئەوەندەی ئەو تەرجەمەکەمی کە کراوە بای ئەوەندا حەزم لێ هەب بەجددی تەرجەمەی خراپ کراوە باشە تەرجەمەکان لەسەر ئەساسی مەحسوبیەت و مەسوبیەت و برادر و تۆم خۆشەوی ئێستش هەر ئەوە ئەکرێ بەعام یعنی ناڵێم هەر هەمووی گوناحە یعنی تعمیمیکەین من خۆم لەگەڵ تعمیمانیم بەڵام بەگشتی زۆربەی ئەوانەی کە من دیومە تەرجەمە کراوە لەسەر ئەساسی باشی تێکستەکە نەبووەوەی لەسەر ئەساسی برادراتی کەسەکە بووە ینی هەر ئەوە بووە ینی کێشەکەش لەوەی دایە زمانی کوردی زمانێک نییە پێشەش میلەتی تر بیزانێ و بۆی بێن تایە تەرجەمە بکەن ینی تو ئێستا زمانێکی ئیسپانیت هەیە ئیسپانی 50 وڵات قسەی پێ دەکا ینی گواتی مالێکە کۆلۆمبیەکە تەرجەمە دەکا کۆلۆمبیەکە ینی زمانێک نییە مەسەن فارسەکان عەرەبەکان بیزانن تێگەی چۆنە ئێستا فارسەکان فەڕەنسی دەزانن و کێشیان نییە لە فارسی دەکەنەوە فەڕەنسی لە کووردا ئەمەد نییە لە کووردا با بڵێن ئێمە وەکو هینیش کێشەی ئەومان هەیە کاکە سوێ ئێستا ئێمە لێرە لە کوردستانی باشوور پێ 6 ملیۆنە چەند ملیۆنی گەنجە و بخوێنێتەوە 800,000 900,000 دەبێ ینی ئەویت کە پیرێژنە پیرەمێردە منداڵە کاسب کارە نەزانم چێ عیلاقی لە ئەدەبیاتان نییە ئۆکەی ئێمە چۆن بتوانین ئەم ئەدەبەت تەرجەمە بکەین و وەری بژێڕنەوەوانە وەکو گوتم بەشی ئەوەندە کوالیتی هەیە هەموو ئەدەبەکە نا چکە ئەدەبی ئێمە یەکێک لە ئەسبابی ئەوەی ناوێتە ئەدەبێکی جیهانی لە بەروی زۆر جاران هەست دەکەی ئەدەبێکی فاشیە بەڕاستی ئەدەبێکی فاشیە بەرامبەر بەوانی تر بەرامبەر بە عەرەب بەرامبەر من فازڵ عەزاوی بەمنی گوتی کاکەمانە ئەوەی شرک و بێکەس پشەو دەنووسنەمە فاشیەتە قسە بە خورما دەڵێن قسە بە دار خورما دەڵێن قسە بە عشتر دەڵێن یعنی چۆن دەکرێت قسە بە بیابان بگوتریانی تۆ ئێستا وەکو ئێم لە ناو برایەکانی خۆمان خوشک و براکەم مەسەڵەن قسە بەیەکێ بڵێن کە ڕق لێ بنە ماڵەکەمانە بەڵام تۆ بچێ قسەی لە دەرەوە بکەی حیاتە چی بەڕاستی یعنی ڕەنگە لە ناو خوشک و برای خۆت تەبیعی بێ زەڕ بکەنە ناو بەسەر ڕاست و چەپ و پاک و پیسیان هەموو بەیەکەوە تێگەڵ کردووە یعنی بەبەستم ینی پەیامەکە ئەوە شتێش کەشەیە کاکە سوێن بەڕاستی لە شاری بچووک ئەدەبی گەورە دروست ناوێت بەڕاستی هەولیر و سلێمانی و دووەکی ئەوە نیە ئەدەبی گەورەی دروست بێ چونکە ئەدەبی گەورە پێویستی بەوە هەیە دەیان میلەت لە شارێکا بژی یعنی ئێستا ئەگەر با بڵێین من دڵنیام ئەگەر ئۆڕان پامۆ خەڵکیش گوندێک وایە نەدەبوو بەمە یعنی لە مێژوومانە نەماندیوە یەکێک لە شارێکی بچووک بژی لە کولتوریشی خوارەوە بژی و ئەدەبی گەورەی بەس کاک تەڵات ئەمە بۆ مەحوی وایە بۆ نالی وایە مەسەن بۆ مەولەوی وایە لە شوێنێکی ئەوایە بوون یان دنیابینی ئەو ساوی ئەسە جیاوازە مەحوی کە شعر دەنووسێ ئوستاز هیچ پێویستی بەوە نییە خەڵکی گاپیلۆن بێ یان خەڵکی ئەستەمبوڵ بێ بەس بۆ ئێستا پێویستی بەوەیە خەڵکی شوێنە بەڵام حتا نمونەیەشتیشی دەوێت هەر لەسەر خۆیان ینی لەسەر ئەو کاتە کە تو حاضر قادری کۆی دەخینیەوە دەزانین پیاوە شاری گەورەی دیوە باسی مەتبەعە دەکا باسی مەصنەعەکە باسی چاپخانە دەکا کە حاج تۆفیقی پیرەمێرد مەقالە دەنووسێت فەرقی هەیە کە لە ئەستەمبوڵ ژیاوە یعنی دەبینی ئەم پیاوە گەشەی لە شارێکی گەورە زیاتر بۆ لێرە بێ وەک دوا پرسیار خەریکە بەرەکۆتایی بەرنامەکە ڕۆمەگەر بە چڕی کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم زانست بە هەردوو دیوە ئێرێنی و نەرێنەیەکەوە دەستکاری کۆی پرۆسی مرۆڤایەتیەکە سەر لە نوێ دروستیەکاتەوە ئەدەب ئەکرەیەکی لە مەترسیەکان بێ نازانم مەترسی ناوبنێنیان جۆرێک لە مژدەبەخشی تەسەورکە لە ڕێگەی کۆڵێک زیرەکی دەستکردو ئەوانەوە دەستکاری مەسەلەن دەنگی حەسەن زیرەک ئەکرێت تازە ئەکرێتەوە مەسەن گۆرانێکی حەسەن زیرەک بە سەوتی هونەرمەندێکی ئەمڕۆ ئەوترێت چون زانم کۆڵێک شتی لەو بابەتە حتا ئێستاڵێن هۆشی دەستکرد یا زیرەکی دەستکرد خۆی شعرە نووسێ ئەمە مەترسیە چاکەیە چییە پێگەی شاعیرەکان پێگەی ئەدیبەکان لە دوای هاتنی ئەم جۆرە لە تەقەنیات و ئەوە چۆن نەبینیت خۆی سەرکە مۆدەرنیەتە یان حتا عەقلانیەت بێزگە لە نەهامەتی بێزگە لە خوێن بێزگە لە دابەش بوون
بێزگە لە با بڵێن کەت بوون هیچ تری بەرهەم نێنەوە. دوای مۆدرنێتە کە ئێستا سەرمایهداری مۆدرنێتە بڕێوە دەبا ئەو بەڕاستی چاوەڕێ هەمووی بکەین کە بە سیم کارتێک لێرە بە ناوی کۆڤیدە بە ناوی نازانم چیە سیم کارتێک لێرە دانێن و تحکومت پێ بکەن چەند دەژی و چەند ناژی و ئەو نەخۆشیانی هەتە و یعنی وەکو دنیای سەرمایهداری وەکو داتا بیسێکی لێدی بۆ ئەوەی چێ مستحقە بژی و چێ مستحق کۆنتڕۆڵکردن شعر چارەنووسی شعری ئەدەب شعریش بە دەرنیە لەما شعریش زۆر دوور ببینە 10 ساڵی تر بیرۆکەکەی بدێ وەکو دیوانە شعر بۆ دەربێ وەکو ئەم زیرەشی بەس شعری ڕاستەقینەیە هەر تەکنیەکەی پێوە دیارە کاکتەلا ئەوەندەی تێبێنیت کرد بەیان تەسەوڕ ناکەم ڕاستەقینە بێ ڕاستەقینە تەسەوڕ دەکەم هەر ئینسان بە میمۆری خۆی بە یادەوەری خۆی بەو تەراکوماتەی کە هەیەی لە خۆشی و لە ناخۆشیە بتوانێت ئەم حاڵەتە درامێ دروستکە ئەم حاڵەتە شەریە دەستەکانە خۆش بێ وەگەمیشە من چێژم وەرگرت وەکو دۆستانی ڕۆژەڵاتمانەوێن بەهرەم برد زۆر سپاس دەکەم ئەرکت کێشا و گەورەی نواند شتێکی ئەوتۆم بەنیسبەت کاتی بەرنامەکەەوە نەماوە گەر بەڕێز شتێک هەیە من دەستخۆشی لێ دەکەم سوپاسی جەنابەت دەکەم کە دەزانم چەند دڵسۆزی دەزانم چەند خوێنەواری جێگەی شانازیمانی کاکەبانتم دەسەکانە خۆش بێ وەک هەمیشە زۆر سپاس بینەرانی ئازیز خۆشەویست هاتمە کۆتای ئەڵقەیەم جارێ بەرنامەی بانیژە لەگەڵ نووسەری ئازیز و شاعری هێژە و خۆشەویست مامۆستا تەلعات تاهیر وەک هەمیشە سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم سپاس بۆ کتێبخانەی جەمال عیرفان کە ئەمڕۆ ئێمە لەم فەزا تایبەتەیەوانە ئەم بەرنامەیەمان تۆمار کرد تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر تەندروست